قوربان و قوربانیکردن لە پێناوی خوای پەروەردگار پەیامی پێغەمبەرانە و نزیکبوونەوەیەکی گەورەیە لە خوای پەروەردگار و دروشمێکی ئاشکرای ئاینی پیرۆزی ئیسلامە. بۆیە دەبینین پێغەمبەر صلی الله علیه وسلم و سەلەفی ساڵحیش زۆر گرنگیان بە ئەنجامدانی قوربانی داوە. ئێرە گوندی شیوانە لە دەڤەری برادۆست. پێکهاتووە لە 135 خێزان لەم گوندە 80 سەر ئاژەڵ لەلایەن دانیشتوانی گوندەوە کراونەتە قوربانی بە ئامانجی لێخۆشبوونی خوایی. دوای کوشتنەوەی ئاژەڵەکانیان لە ماڵەوە دانیشتوانی گوند لە یەک شوێن هەموو گۆشتەکە کۆ دەکەنەوە و دواتر بەسەر دانیشتوانی گوند دابەشی دەکەن. بەیانی وەختی نوێش کرا ئەوانەی قوربانی ئەەکەن هەر کەس لە ماڵاخ و سەری ئەو ئاژەڵانە ئەبڕی چ چێرە چ جوانەگایە چ مەڕە چ بزنە سەرەرێکەن و تین لێرە هەمەی کۆیکەنەوە و هەموو تێک هەرەکەن ئەکەنە پشک 100 پشکە 150 پشکە 130 پشکە هەمووی ئەکەنە پشک و بەس ئەو ماڵاندا باشەکەنەوەی اینە گوندنە دەوروبەری گوندش چی لێبی ئاندەنێ و هەرێکی زیاتر لە 10 کیلۆ بێکەوی 13 کیلۆ و 12 کیلۆ و 10 کیلۆ با خودای قدیمی ناکرده برای هۆپەزۆری نەبوو بەرەی گوندەکەش کم بوو تقریبا یەشنۆدە مار بوو هەندان لیوەشاو هەنوو کە خوا ڕحما کردی گوند زۆرە قوربانێکە زۆرەکەن عالەم هەمووی. قوربانیکردن لە دوای ئەنجامدانی نوێژی جەژن لەلایەن موسڵمانانەوە دەست پێ دەکات و تا چوارەم ڕۆژی جەژنی قوربان موسڵمانان قوربانیکردن لە پێناوی خوای گەورە ئەنجام دەدەن. پێغەمبەر درود و سەلامی خوای لەسەر بێ فەرمانی کردووە بە ئەنجامدانی قوربانی، ئەمەش لە پێناوی زیندووکردنەوەی یادەوەری قوربانیەکەی ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لێبێت و بەدەستخستنی پاداشتی قوربانی لەلایەک و دڵخۆشکردنی کەس و کار و منداڵ و خێزان و دراوسێ و هەژاران لەلایەکی دیکەوە. بێگومان ئەوە خاڵی یەکەمیان ئەوەی پابەندبوونی خەڵکە بە دینی ئیسلامەوە ئەوە ئەسەلمینی کە میلەتی کورد هەمیشە بە دەنگ ئیسلامەتی وەچۆ و بە پیلبانگەوازی ئاینی ئیسلامی پیرۆزەوە چوە بە شاهیدی ئەوەی کە ئەبینن خەڵک لە وەزەی ئێستادا کە بینی لەوانەیە خەڵک هەیە نانین یە بخوا کە ئەوڕۆکە سەیرەکەی ماڵی خۆی کردتە قوربانی و هینایەتی لێرکانە لەگەڵ گوندی هاموشە ئەکات و لەگەڵ گوندەکەیدایە و دابەشی ئەکاتەوە فیعلەن ئەوە ئەسەلمینی کە خەڵکی کورد هەمووی بە پیلبانگەوازی ئیسلامەوە ئەچی. گەرموگوڕی خەڵکی کوردستان بە گوندنشین و شارنشینەوە بۆ سونەتی قوربانی دەرخەری ئەو ڕاستیەیە کە هەمیشە گەلی کورد لەگەڵ ڕێنمایی و ڕێساکانی ئاینی پیرۆزی ئیسلام ئاوێتەیە و لەگەڵ هاتنی بۆنە ئیسلامیەکان دروشمە ئاینیەکان زیندوو بەرز ڕادەگرن. قوربانیکردن یەکێکە لە دروشمەکانی ئاینی پیرۆزی ئیسلام. هاوڵاتیان لە هەرێمی کوردستان قوربانی بە شێوازی جیازیە ئەنجام دەدەن. لێرەش لە گوندی شیوان بە شێوازی دابوونەری تێکی جوان قوربانیکردن ئەنجام دەدرێت و هاوڵاتیان لەم شوێنە سەرجەم قوربانیەکانیان کۆ دەکەنەوە و دواتر دابەشی دەکەن. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام گوندی شیوان لە دەڤەری برادۆست.